هەڵمینی ئەسڵیش کەمایەوە ئەی بەستێ بەرهەمی هەنگوینی ئەم ساڵ دەرچوو بەڵام دوکانداران و خاوەنی هەنگەکان گلەیان لە بەرهەمەکە هەیە. من هاتوو بە تێشێک لە کۆنتترین هەنگوی فرۆشەکانی سلێمانی کە کاکە حەمەد ساڵانێک و تەمەنێکی لەگەڵ هەنگوینە بەسەر بردووە. کاکە حەمەد سڵاوی لێ بێ. خوا بەخێر بێن. پاڵاوتەیە؟ ئەمە پاڵاوتەی ئیمساڵە بڵێ. یەم ساڵە. بەرهەمی هەنگوینی ئەم ساڵ چۆنە؟ وەڵایی مامۆستاگیان هەر چەند ساڵە وشکەکان دائیمەن هەڵمین زۆر بوو، بەڵام ئەم ساڵ بەعەکسەوە هەڵمین بە عامەتەن لە بەڵگە شوێنێ باشە بڵێن، بەڵام بە عامەتەن هەڵمین ئیمساڵ خراپە. ئەنتاژ نەبووە، لەبەر ئەو نە ساڵە وشکەکە زۆر بووە، حتا ئەو گوڵانەش کە یەکەیەکە بە ساڵ وشکە ئەوەش نەماوە، لەبەرەوە ئیمساڵ بە عامەتەن هەڵمین یعنی سفر ناوەم سفر بە عادە ساڵ 25 ساڵانی کە نییە. ئەمە هەنگوینی کوێمە؟ ئەمە هەڵمینی مەنتیقەی پێنجوینە. پێنجوێنە. کوێ هەنگوینی چاشی هەیە؟ وەڵی هەڵمین لە هەر شوێنێکا هەم خزمەتی کامونیەکەی چاکە لە هەر شوێنێکا خزمەتی نەکەی چاک نییە بەڕاستی. بەوە نییە خۆشترە بازێ مەنتیقە هەیە. بەڵێ بچۆ لە مەنتیقەی شادباژە هەڵمی چاکە قەندیل باشە، مەنتیقەی پێنجوین زۆر چاکە. بەڵام شادباژە دائیمەن ئەزانیی یەکێ لە صفاتی هەڵمین کە پێ دەڵێ سوکەرە العنب شکلی ترێ لە هەر شوێنێکە هەبوو ترێ هەڵمینەکەی چاکە، ئەوەی کە کەمیناتی هەڵمینی ئەسڵە ئەوانە. بەڵێ ئەگەر هەڵ ترێتی هەبوو بەڵێ ئەو شوێنە هەڵمینەکەی چاکە. چاکە. بەڵێ. ئەمە ئەمە لێرەیە دابنێم. ئەمە چۆن ئەم پاڵاوتەیە گرنیەوە؟ ئەمە پاڵاوتە فەرازەمانەیە. بەڵێ. 4 ئیتالیا 3 ئیتال ئەگرێت یا بەدەست یا بە کارەبایی ئەسوڵێتەوە. طبعا ئەو شانەیەی کە پرۆپۆلسی بەسەرەوەی ئەوە داکەی کە ئەخولێتەوە بە قەدی مەرکەزی نیە، هەموو یەتە خوارەوە شانەکە ئەمێنێت و توانی شانەکە ئەگەر تێک نەچوە ساڵێک دانی تۆ بۆ هەڵنەکەش بەکەڵ خواردن نایە؟ شانەکەی چیان نامێنێ بەس بۆ کوونەکە شەش پاڵەکانێت دەرەوە. شەش پاڵەوە ئەتوانی هیچی تیانەمەوە دانی بۆ هەڵنەکە پڕی کاتەوە. کاکە ئەمە ساڵێک بەرهەمی هەنگوین زۆر باش 2013 بە باشترین ساڵ بووە کە لەوایە نەبوو، یعنی ئەتوانم بڵێم هەڵنەوان هەبووە 4 5 6 تەنی هەبووە. تووشان چی لێرەیە داونا؟ مامۆستاگیانە باسەکان هەڵمین ئەو لە ساڵەمێنێتەوە یا شتیواوە تا جزیرە زاد بۆ مقابل هەر لە خۆنەوە حەود هات بە خەیاڵمە ساڵی کیلۆیەکم وەکو سمپڵێک کردووە، هەتا ئێستش یعنی ئەوەیە چند بۆتەوە لەش بۆ تو بەنیا بەڵام تا ئێستش وەکو خۆیمەوە ئەخوێت. ئەمەنەوە حەوتەوە داونەوە ئەو شوشەیە. بەڵێ ئەمە یعنی ئەگەر من باوکشم لە شەستەکان ئەگەر مەزەلەوە دێ وینێکمانەوە لە سعودیە کابرا بە تەنەکە دایناموو باوەڵکە لەم بەنیا کیلۆیە بە 200-300 دۆلار ئەو زۆری داناوە منەن وەکو سمبڵ دامناوە. ئەوەی نەوە حەوتەکە و کردوەوە تا ئێستا لێتان خواردووە تامی چۆن بوو؟ عینشت بەس چیە نسبەتی ڕتوبەت یا کەمە بێتەوە بەس بیخە ئاوی گەرمەوە پێوە حەمام مائی بەوەی هەڵمینەکە تێک نەچێ و دەودە بە هەڵمی ئاوەکە و سەرکە هەڵمینەوە خۆی دێتەوە. هەنگوین چۆن فەحس بکەین کە هەنگوینێکی ساغە؟ وەڵی یەکەم مەزدەر یعنی شوێنەکە بناسی، کەسەکە بناسی. دووهەم هەڵمین بۆنێکی هەیە، تیژایەکی هەیە. هەڵمینی ئەسڵیش کەمایەوە ئەی بەستێ ئەی بەستێ لە 24 هەڵمین مایەوە ئەو هەڵمینانی کە لە بەزە شوێنە بە لە ئەوی پامووی بەستوێتی هەڵمینی ئەتەبەدو في عسل ليس ئەبێ نخێر وەکوڵۆنی کوردی لێیە تێگەی بڵین وەکو کامە وەڵی خۆ ناشکوی نەبێ ئەمە تەقریبەن لەوە ئەش و تۆزە لەوە ئەچێ ئەمە ئێرەی